إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إيمان داران، سلام و رحمة و مهرباني خواهي پروردگار لروجيكي آوا پیروز و لشوينيكي آوا پیروز برجي بسرهم ولايك من دام. خواهي پروردگار بلطف و كرمي خوي بمان جاري لبند راستقينكاني خوي هميشه دلمان بنوري إيمان و إسلامتي روناكاتوا. خەم و خەفەت مرۆڤ تووشی جۆرەها نەخۆشی و دەردەسەری و قەلەقی و ناخۆشی دەکات. بۆیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەمیشە دوعای کردووە، خۆی پاراستووە و خۆی پەناداوە بە خوای پەروەردگار، داوای کردووە کە خوای پەروەردگار لە خەم و خەفەت و دەردەسەری و ناخۆشی پەنای بدات و هەروەها ڕزگاری کات. خەم و خەفەت ئینسان تووشی جۆرەها ناخۆشی دەکات، تووشی بیری خراپی دەکات. ئەگەر ئینسان بیەوێت ڕزگاری بێت و دڵی ئاسوودە و کامەران بێت، چەند هۆکارێک هەیە بۆ چارەسەری خەم و خەفەت و دڵتەنگی. هەڵبەت زۆر شت هەیە، 5 هۆکار بە کورتی باز دەکەین لە چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت. یەکەم هەنگاو لە چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت ئەوەیە کە ئینسان هانا و هاوار بۆ خوای پەروەردگار ببات و دوعا بکات و بپاڕێتەوە، خوای پەروەردگار ڕزگاری کات لە ناخۆشی و ناڕەحەتی و دڵتەنگی و خەم و خەفەت. یونس پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت لە ناو سکی حوددا، لە ناو دەریادا، فەنادا فی الظلومات، لە تاریکایی دەریا و ناو سکی حوتەکەدا هانا و هاواری بۆ خوای پەروەردگار برد. فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. هاواری بۆ خوای پەروەردگار برد، فەرمووی ئەی خوای پەروەردگار، بێجگە لە تۆ هیچ پەرستراوێک نییە کە بە حەق بپەرسترێت، دانی نا بەوەی کە زوڵم مستەمی لە خۆی کردووە. ئەنجا خوای گەورە دەفەرمێ: فاستجبنا له، ئێمەش وەڵامماندایەوە، هانا و هاوارەکەیمان گیرا کرد و قبوڵمان کرد. ونجيناه من الغم، لەو غەم و پەژارە و ناخۆشی و ناڕەحەتیە کە تێکەوت بوو ڕزگارمان کرد. ئەنجا دەفەرمێت: وكذلك ننجي المؤمنين، ئابە و شێوازەیە هەروەکو چۆن یونس پێغەمبەرمان ڕزگار کرد و وەڵامماندایەوە، بەو شێوازەیەش ئیمانداران مسڵمانان ڕزگار دەکەین و وەڵامیان دەدەینەوە. بەو مەرجەی ئەوان بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، دان بە گوناه و تاوانی خۆیان دابێنن، هانا و هاواریان بۆ خوای پەروەردگار ببن. خوای گەورە دەفەرمێ: وەکو چۆن وەڵامی یونس پێغەمبەرماندایەوە و وەڵامی پێغەمبەرانی تریشمان داوەتەوە، ئاوەهاش وەڵامی ئیمانداران دەدەینەوە کە بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، هانا و هاوار بۆ خوای پەروەردگار ببن. دە یونس پێغەمبەر لە ناو تاریکاییە داوای کرد و دوعای کرد و هانا و هاواری بۆ خوای پەروەردگار برد، خوای پەروەردگار وەڵامی دایەوە. دەی من و تۆ لەسەر دنیای ڕووناکین، قابل دوعا بکەین و هاوار بۆ خوای پەروەردگار بین و هانا بۆ خوای پەروەردگار ببین. خوای پەروەردگار وەڵاممان نەداتەوە، داوا بکە و هاوار بۆ خوای پەروەردگار ببە. پیغمبر صلی الله علیه و سلم لدعا كان يدي فرموم
اللهم إني أعوذ بك من الهم والحزن أي خواي پروردگار خوم پناه ددم خوم د پارێزم بە تۆ لە دڵتەنگی و خەم و خەفەت و ناڕەحەتی ئەوە ئێمەش فێر دەکات کە هەمیشە هانا و هاوار بۆ خوای پەروەردگار ببین و دوعا بکەین خوای پەروەردگار دڵمان ئاسوودە کات چونکە ئێمە هەموو شتێکمان لەژێر دەسەڵاتی خوای پەروەردگاردایە. دووەم هەنگاو لە چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت ئەوەیە کە ئینسان هەمیشە ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار بەسەر خۆیەوە بژمێرێت مەڵێ هیچم نییە. جاری وهەیە خوای پەروەردگار ناز و نیعمەتێکت پێدەدا بە کەسی نەداوە، ناز و نیعمەتی لەش ساغی، ماڵ و منداڵێکی باش، ژیانێکی خۆش، دڵێکی ئاسوودە. ئینسانی وهەیە لە هیچی کەم نییە بەڵام دڵی ئاسوودە نییە. خوای پەروەردگار دڵی خۆش کردووی، دڵی ڕووناک کردووی بە نووری ئیمان و ئیسلامەتی. هەمیشە نیعمەتەکانی خوای پەروەردگارەوە بەسەر خۆت بژمێرە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم یەکەمین شت لە ڕۆژی قیامەتە کە لە ئینسان دەپرسرێتەوە ئەوەیە کە خوای گەورە پێت دەڵێت ئایا لاشەیەکی تەندروست و باشم پێ نەدای؟ ئەو ناز و نیعمەتە زۆر کەس نایزانێت، زۆر کەس قەدر و قیمەتی نازانێت و پێت دەڵێت ئایا ئاوێکی سازگار و سافم پێ نەدایت؟ ئەو ناز و نیعمەتانە وئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها. نیعمەتەکانی خوای پەروەردگار ئەوەندە زۆرن لەسەر ئێمە هەرگیز ناژمێردرێن. مەڵێ هیچم نییە، هەمیشە ئەوەی کە پێت دراوە چێژی لێوەربگرە و سوپاس و خوای پەروەردگاری لەسەر بکە. ناز و نیعمەتەکانی خوای گەورە بەسەر خۆتەوە بژمێرە، دڵت ئاسوودە دەبێت. بەڵام ئینسانی وهەیە سەدان ناز و نیعمەتی پێدراوە، دەیان ناز و نیعمەتی پێدراوە قەدری نازانێت، تەنانەت یەک شتی کەمە هەر داڵغەی بەوەوە لێداوە. ئەوە وا دەکا کە دڵت هەمیشە ناڕەحەت بێت. بەڵام ئەوەی کە هەتە چێژی لێوەربگرە هەمیشە ناز و نیعمەتەکانی خوای گەورە قەدریان بزانە، ئەوە وا دەکا کە دڵ و دەروونت ئاسوودە بێت. ئیبن سەماک دەچێتە لای هاڕونە ڕەشید، لەو کاتێدا پەرداغێک ئاو بۆ هاڕونە ڕەشید دێنن کە خەلیفەی موسڵمانان دەبێت. ئیبن سەماک پێی دەڵێت ئەی هاڕونە ڕەشید ئاو پەرداغ ئاوە ئێستا ئەگەر ڕێت لێ بگیرێ لەوەی کە نەتوانی بیخۆیتەوە ئەو مڵک و ماڵەی کە هەتا هەمووی سەرف ناکەی لە پێناوی ئەوەدا کە ئەو پەرداغ ئاوە بە ئاسوودەی بخۆیتەوە. دەڵێ بەڕێ وەڵا هەمووی سەرف دەکەم، چونکە ئینسان ئەگەر جاری وهەیە نەخۆشیەکی گچکەی هەیە هەموو سەروت و سامانی خۆی ئامادەیە سەرفکە بەس لەو نەخۆشی ڕزگاری بێت. کاتێک کە ئاوەکە دەخواتەوە دوایی پێی دەڵێت ئەی هاڕونە ڕەشید ئێستا ئەگەر ئەو پەرداغ ئاوە لە ناو سکت نێتە دەرەوە هەموو ماڵ و سەروەت و سامانی خۆت سەرف ناکەی لە پێناوی ئەوەدا کە ئەو پەرداغ ئاوە بێتە دەرەوە. گوتی بەڕێ وەڵا هەموو سەروەت و سامانی خۆم سەرف دەکەم. دەیگوتی هەموو سەروەت و سامانەکەی تۆ قیمەتی یەک پەرداغ ئاوی هەیە. ئەو پەرداغ ئاوەی کە تۆ بە خۆشی دەیخۆیتەوە، بە ئاسوودەیی دەیخۆیتەوە، تەندروستیەکی باشت هەیە، قەدر و قیمەتی بزانە، ئەو نیعمەتانە بەسەر خۆتەوە بژمێرە. چونکە جاری وهەیە ئینسان لە هیچی کەم نییە بەڵام جەستەیەکی تەندروستی نییە. موسڵمانێک گێڕایەوە گوتی چوون بە لای دەوڵەمەندێک زۆر دەوڵەمەند بوو. وەختێک کە نانیان هێنا دەعوەتێکی خۆشیان ئامادە کردبوو، هەندێک تەماتە و خەیاریان لە پێش ئەو پیاوەدانە کە زۆر دەوڵەمەند بوو بۆیان هێنا. گوتمەوە چییە؟ گوتی بەخوا خواردنی من ئەوەیە، لەسەر ئەو هەموو دەوڵەمەندیە بەخوا ناوێرم یەک خواردن بخۆم، دەبێت تەماتە و خەیار بخۆم. خوای گەورە لاشەیەکی تەندروستی پێداوی، لاشەیەکی چاکی پێداوی، دڵێکی ئاسوودەی پێداوی، جاری وایە ماڵ و منداڵ و خێزانێکی باشی پێداوی. بەخوا ئەوە گەورەترین نیعمەتە. وئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها. هەمیشە نیعمەتەکانی خوای گەورە بەسەر خۆتەوە بژمێرە، ئەوە وا دەکا کە ئاسوودە بیت و دڵت ئاسوودە بێت. سێم هەنگاوی چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت ئەوەیە کە تەنیا مەبە، هەمیشە بڕۆ ناو کۆڕ و مەجلیسی باش، هەمیشە سەردانی خەڵکی چاک بکە، هەمیشە لەگەڵ خەڵکی چاکدا تێکەڵ بە، چونکە ئینسان لە تەنیاییە بیری سەلبی دەکاتەوە، شەیتان بەسەریدا زاڵ دەبێت. یەکێ لەو ڕێگایانە کە شەیتان بەسەر ئینساندا زاڵ دەبێت ئەوەیە کە لە تەنیایی بیر دەکاتەوە، شەیتان بیر و فکری خراپی بۆ دێنێت. تەنیا مەبە،
هەمیشە تێکەڵی ئینسانی چاک بە، هەمیشە سەردانی ئینسانی چاک بکە، هەمیشە لە کۆڕ و مەجلیسی ئینسانی چاک و خەڵکی چاکدا بەشدار بە. ئەوە وا دەکات دڵ و دەروونت ئاسوودە بێت. دکتۆرەکان زۆرێک لە نەخۆشەکان کە دەچنە لایەن، بەتایبەت ئەوانەی کە نەخۆشی نەفسی و دڵتەنگیان هەیە، پێیان دەڵێن بڕۆنە دەرەوە، لە ماڵەوە بەتەنیا مەبە، بەتەنیا دامەنی شەوبیری خراپ بکەیتەوە، هەمیشە تێکەڵی خەڵکی باش ببە. یەکێک لە دکتۆرەکان بە ناوی دکتۆر ئەحمەد خالیت لە دوای 35 ساڵ لە دکتۆری و نووسین دەڵێ گەیشتومەتە ئەو نەتیجەی تاکە چارەسەری ئاسوودەیی ئینسان، تاکە چارەسەری نەخۆشی نەفسی و دڵتەنگی ئەوەیە کە ئینسان تەنیا نەبێت، ئەوەیە کە ئینسان خۆی بە کارێکی باشەوە سەرقاڵ کات، بەختەوەر دەبێت، ئاسوودە دەبێت، تەنیا مەبە، خۆت بە کارێکی چاکەوە سەرقاڵ کە تێکەڵی خەڵکی چاک بە، خەڵکی گەشبین بە، هەمیشە دڵت ئاسوودە و کامەران دەبێت. ئیبن کەسیر دەفەرمێت نەفسی ئینسان ئاوەهایە ناسرەوێت، ئەگەر ئینسان بە چاکە ئەو نەفسەی سەرقاڵ نەکات، ئەو نەفسە ئینسان بە خراپەوە سەرقاڵ دەکات. هەمیشە نەفسی خۆت بە چاکەوە سەرقاڵکە، هەمیشە بادەستت لە ئیش و کارێکی چاکدا بێت. کوردەواری گوتویانە تەنیایی هەر بۆ خوا باشە، دەی هەر بۆ خوا باشە کە تاک و تەنیایە، بەڵام ئینسان لە تەنیاییە جاری وهەیە خەم و خەفەتی توش دەبێت، شەیطان بەسەریدا زاڵ دەبێت. زانایانی بواری زانستی و دەرونیش پێمان دەڵێن یەکێک لە ڕێگاکانی ئاسوودەبوونی ئینسان بریتیە لە تێکەڵی و بریتیە لە هاموشۆکردنی ئینسانی باش، بریتیە لەوە کە ئینسان بچێتە ناو سروشت، بریتیە لەوە کە ئینسان سەرنجی بوونەوە و دەسەڵاتی خۆی پەروەردگار بدات، لەگەڵ خەڵکی باشدا تێکەڵ بێت، ئەوە ڕێگایەکی ئاسوودەبوونی دڵ و دەرونی ئینسانە. چوارەم لە هەنگاوەکانی چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت ئەوەیە کە ئینسان بەردەوام بێت لەسەر زیکر و یادی خۆی پەروەردگار. ئەلا بذیکر الله تطمئن القلوب، خەڵکی نەئاگادار بن دڵی ئینسان تەنیا بە زیکر و یادی خودای پەروەردگار ئاسوودە دەبێت. بە تایبەت دوو زیکر لەبیر مەکە ڕۆژانە کە زۆر کاریگەری هەیە لەسەر ئاسوودەبوونی ئینسان، لەسەر نەمان و لاچوونی خەم و خەفەت. ئەستەغفر الله، سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو دوو زیکرە دڵی ئینسان ئاسوودە دەکات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من أكثر الاستغفار جعل الله له من كل هم فرجا ومن كل ضيق مخرجا. هەر کەسێک زۆر ئەستەغفر الله بکات، زۆر ئەو زیکرە بڵێت، خوای پەروەردگار لە شوێنی خەم و خەفەت و دڵتەنگی خوای پەروەردگار دڵی خۆش دەکات و دڵی ئاسوودە دەکات، و هەروەها دەروی خێری لێ دەکاتەوە وەختێ ئینسان زۆر ئەستەغفر الله دەکات و زیکر و یادی خوای پەروەردگار دەکات. ئەستەغفر الله زۆر کاریگەری هەیە لەسەر ئاسوودەبوونی ئینسان. بەخوا چەندین کەس ناخۆشی و ناڕەحەتیان هەبووە، دڵتەنگیان هەبووە، ڕزقیان کەم بووە، فەقیر و هەژار بوون، ناڕەحەت بوون، وەختێک زۆر ئەو زیکریان کردووە دوایی خۆیان باسییان کردووە، بەخوا خوای پەروەردگار دەروی خێری لێکردنەوە، دڵی ئاسوودە و کامەران کردوون، دڵی خۆش کردوون. زۆر ئەستەغفر الله بکە، چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خۆشی بۆ ئەو کەسە، ناز و نیعمەت بۆ ئەو کەسە کە ئەستەغفر الله زۆر لە دەفتەری ئەعمالیا هەیە، دڵت ئاسوودە دەبێ، خوای پەروەردگار دڵت ئاسوودە دەکات وەختێ زۆر ئەستەغفر الله دەکەی و دەگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. زۆر سەڵەوات لەسەر پێغەمبەر بدە صلی الله عليه وسلم، ئەو سەڵەواتانە دەبنە مایەی ئاسوودەیی ئینسان. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەڵامی ئوبەی کوڕی کەعبدا کە فەرمووی زۆربەی کات سەڵەواتت لەسەر دەدەم ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر فەرمووی ئەو سەڵەواتانە دەبنە هۆکاری نەمانی خەم و خەفەتت، ئاسوودەبوونی دڵ و دەروونت، و دەبنە مایەی لێخۆشبوونی گوناهەکانت، خۆی گەورە لێت خۆش دەبێت. دەی پێت خۆش نییە خۆی پەروەردگار لێت خۆش بێت؟ دەی ئەو کەسەی کە خەم و خەفەتت هەیە، ئەی ئەو کەسەی کە دڵت توندە ناڕەحەتی، ئەو کەسەی کە ناخۆشی و ناڕەحەتیەکەت هەیە، زۆر سەڵەوات لەسەر پێغەمبەر بدە صلی الله عليه وسلم. پێغەمبەر دەفەرمێ ئەو سەڵەواتانە دەبنە مایەی ئاسوودەبوونت، دەبنە مایەی نەمانی خەم و خەفەتت. زۆر ئەستەغفر الله بکە، خۆی پەروەردگار دڵت ئاسوودە و کامەران دەکات.
ئەنجا بەگشتی زیکر و یادی خوای پەروەردگار هەموو جۆرەکانی زیکر دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکەن، خەم و خەفەتی ئینسان نایەڵن. ئیبن القەیم دەفەرمێت بەڕاستی زیکر و یادی خوای پەروەردگار کاریگەریەکی زۆر سەرسوڕهێنەری هەیە لە ئاسوودەبوونی دڵی ئینسان. لەوە کە ئینسان خەم و خەفەتی نامێنێت، لەوە کە ئینسان دڵێکی ئاسوودە و زۆر خۆشی دەبێت. زانانی بواری زانستی و دەروون زانیش پێمان دەڵێن ئەوەیان سەلماندووە لە توێژینەوەکانیاندا ئەو کەسانەی کە زیکر و یادی خوای گەورە دەکەن، ئەو کەسانەی کە پابەندی شەریعەتی خوای پەروەردگارن، ئەو کەسانە لە هەموو کەس دڵیان ئاسوودەترە، لە هەموو کەس بەختەوەرترن، کامەرانترن. لە یەکێ لەو توێژینەوانە کە لە وڵاتی بەریتانیا کراوە، توێژینەوەیەکیان کردووە لەسەر ئەو کەسانەی کە گوێ لە قورئان دەگرن کە موسڵمانن، بۆیان دەرکەوتووە ئەو کەسانە لە هەموو کەسێ زیاتر دڵیان ئاسوودەیە، بەختەوەرترن، دڵیان خۆشترە، لە هەموو کەسێ گەشتبینترن، بۆی زیکر و یادی خوای پەروەردگارەوە. دڵ و دەرونی ئینسان و ژیان و مردنی ئینسان، ئاسوودەیی ئینسان بەدەستی خوای پەروەردگارە، لە ژێر دەسەڵاتی خوای پەروەردگاردایە. دەی ڕووبکە خوای پەروەردگار ئەو زمانەت بە زیکر و یادی خوای پەروەردگار پاراو بێت، خوای پەروەردگار دڵت ئاسوودە دەکات، هەمیشە بەختەوەری دنیا قیامەتت دەکات. پێنجەم لە هەنگاوەکانی چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت بریتیە لە چاکەکردن لەگەڵ خەڵک، بریتیە لە سود گەیاندن بە خەڵک، دڵخۆشکردنی خەڵک. کاریگەریەکی زۆر سەرسوڕهێنەری هەیە. دەی تاقیب کەرەوە لە ژیانتدا، هەر کاتێک کەسێک دڵخۆش دەکەیت، هەر کاتێک چاکە لەگەڵ خەڵکدا دەکەیت، بەخوا خوای پەروەردگار دڵت خۆش دەکا و ئاسوودە و کامەرانت دەکات. والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای پەروەردگار یا هاوکاری ئینسان دەکات، یارمەتی ئینسان دەدات، پێویستیەکانت جێبەجێ دەکات. وەختێ تۆ هاوکاری کەسێکی موسڵمان دەکەیت، تۆ کەسێکی دڵخۆش دەکەیت، وەختێ تۆ سود بە کەسێک دەگەیەنی هاوکاری دەکەیت، خوای پەروەردگار هاوکاریت دەکات و پێویستیەکانت بۆ جێبەجێ دەکات. دەی وەختێ کەسێک دڵخۆش دەکەیت، چاکە بەرامبەر بە خەڵک دەکەیت، بزانە خوای پەروەردگار دڵت خۆش دەکات. ئیبن القەیم دەفەرمێت هەر کەسێک بەرامبەر بەندەکانی خوای پەروەردگار نەرمونیان بێت، خوای پەروەردگاریش لەگەڵیدا نەرمونیان دەبێت. هەر کەسێک بە ڕەحم و بەزەیی بێ بەرامبەر بە خەڵک، بەزەیی بە خەڵکدا بێتەوە، خوای پەروەردگار بەزەیی پێدا دێتەوە. هەر کەسێک چاکەکار بێت لەگەڵ خەڵک، خوای پەروەردگار چاکەی لەگەڵدا دەکات و چاکەی دێنێتە ڕێگا. الجزاء من جنس العمل. ئینسان چۆن بێت لە بەرامبەر خەڵکدا، خوای پەروەردگار ئاوەها چاکەی لەگەڵدا دەکات، دڵی خۆش دەکات. عەبدوڕەحمان ناصر سەعدی دەفەرمێت یەکێک لەو هۆکارانەی کە خەم و خەفەتی ئینسان نایاڵێت، یەکێک لەو هۆکارانەی کە قەلت چارەسەری قەلەقی و دڵتەنگی و خەم و خەفەتە، ئەوەیە کە ئینسان سود بە خەڵک بگەێنێت، بە قسەیەک یان بە کردەوەیەک یان بە هەر جۆرە چاکەیە کە پێت دەکرێت. جاری وهەیە دوو قسەی خێر بۆ کەسێک دەکەی، دڵی خۆش دەکەی، ناخۆشی و ناڕەحەتیەکی هەیە، تەعزیەکی هەیە، دڵی تەنگە و ناڕەحەتە، بەخوا دوو قسەی خۆشی بۆ دەکەی کە دڵی خۆش دەبێت، دوایی تەماشای خۆت کە چەندە دڵت خۆشە، چەندە ئەو ڕۆژە ئاسوودەی کە سود بە کەسێک دەگەێنی، چەندە ئەو ڕۆژە خۆشحاڵی کە کەسێکت خۆشحاڵ کردووە و سودت پێگەیاندووە. یەکێ لە چارەسەرەکانی دڵتەنگی ئینسان بریتیە لەوە کە ئینسان خەڵک دڵخۆش کات، سود بە خەڵک بگەێنێت، لەگەڵ خەڵکدا چاکەکار بێت. دەی هەر کاتێک خەم و خەفەتت هەبوو، بڕۆ خەڵک دڵخۆشکە، چاکەکار بە بەرامبەریان، چاکەیەکیان لەگەڵدا بکە، ئەنجا تەماشای خۆت کە بزانە خوای گەورە چەندە دڵت خۆش دەکات، چەندە ئاسوودە و کامەرانت دەکات. بەخوا چەندین کەس باسی کردووە وەختێک سود بە کەسێک دەگەیەنی، خێرێک دەکەی، چاکەیەک لە بەرامبەر کەسێکدا دەکەی، ئەو کاتە چەندە دڵخۆشیت، چەندە ئاسوودەیت، کەسێک دڵخۆش کردووە، سودت بە کەسێک گەیاندووە، بە قسەیەک، بە کردەوەیەک، بە هەر جۆرە چاکەیەک کە پێت دەکرێت، خەڵک دڵخۆشکە و چاکەکار بە، خوای پەروەردگار خەم و خەفەتت نایەڵێ و هەروەها دڵت خۆش دەکات. ئیبن القەیم دەفەرمێت ئەو کەسەی کە بەڕێزە و چاکەکارە لە هەموو کەسێک دڵی خۆشترە، لە هەموو کەسێک ئاسوودەترە، لە هەموو کەسێک ژیانی خۆشترە. خوای پەروەردگار ئاسوودەت دەکات، دڵت خۆش دەکات، خوای پەروەردگار بەختەوەرت دەکات بەهۆی ئەوەی کە لە بەرامبەر خەڵکدا چاک بیت.
والله في عون العبد ما كان العبد في عون أخيه لفرمایشتی ترا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم چاکترین کردەوە و خۆشەویستترین کردەوە لە لای خوای پەروەردگار ئەوەیە کە تۆ دڵخۆشی بخەیە ناو دڵی ئینسانێکەوە کەسێک دڵخۆشکەیت هاوکاری کەسێک بکەیت خوای پەروەردگار هاوکاریت دەکات دڵت خۆش دەکات ئاسوودە و کامەرانت دەکات کەواتە نەتیجە و دەرەنجامی کۆتایی ئەو بابەتەش دەگەینە ئەو نەتیجەیەی کە بڵێن ئەو کەسانەی کە ڕوو لە خوان ئەو کەسانەی کە دەم بە زیکرن ئەو کەسانەی کە چاکەکارن بەرامبەر بە خەڵک لە هەموو کەسێک دڵیان خۆشترە لە هەموو کەسێک ئاسوودەتر و بەختەوەرترن دەی بەخوا لە قیامەتیش لە هەموو کەسێک سەربەرزترن دەی ئەوە چارەسەری نەمانی خەم و خەفەت و دڵتەنگیە ئەو هەنگاوانە هۆکارن بۆ ئەوەی خوای پەروەردگار دڵت خۆش کات ئاسوودەت کات کامەرانت کات لە ڕۆژی قیامەتیشا ئینسان بەختەوەر بێت ئینسان چەندە دەست بەو هۆکارانەوە بگرێت کە لە شەرعا بۆمان دانراوە ئەوەندە لە دنیادا دڵت خۆش دەبێت ئاسوودە دەبێت کامەران دەبێت دەی بەخوا لە لای خوای پەروەردگاریش سەربەرز دەبێت دەپاڕینەوە دوعا دەکەین خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆت بە ڕەحم و بەزەی خۆت یا ڕەبی خوای پەروەردگار دڵمان خۆشکەی یا ڕەبی خوای پەروەردگار ئاسوودە و کامەرانمان کەی یا ڕەبی خوای پەروەردگار بەختەوەری دنیا و قیامەتمان بکەی یا ربی خوای گەورە هەر کەسێک کە دڵی توندە و ناخۆشی و ناڕەحەتی و خەم و خەفەتی هەیە خوایە بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵی خۆشکەی یا ربی خوای پەروەردگار ئاسوودە و کامەرانی بکەی یا ربی خوای پەروەردگار بە ئیمانەوە بمانژێنی خوایە بە ئیمانەوە بمان مرێنی یا ربی خوای پەروەردگار لەسەر کەلیمەی تەوحید لە ڕۆژی قیامەتە زیندومان کەیەوە یا ربی خوای پەروەردگار شیفای نەخۆشەکانمان بدەی هەر کەسێک ناخۆشی و ناڕەحەتی هەیە دەرد و بەڵا و موسیبەتی هەیە لەسەری لادەی یا ربی خوای پەروەردگار مسلمانان لە هەر شوێنێکی دنیا هەن بەهانایەنەوە بچی و یا ربی خوای گەورە سەریان خەی بە تایبەتی مسلمانانی غەزا یا ربی خوای گەورە سەریان خەی یا ربی خوای پەروەردگار پارێزراویان کەی یا ربی خوای پەروەردگار مسلمانان یەک خەی سەرکەوتو و سەرفرازیان کەی لە دنیا و قیامەت یا ربی خوای پەروەردگار خاک و وڵاتمان بپارێزی مسلمانانی ئێمە بپارێزی خاک و وڵاتی ئێمەش بپارێزی لە دەرد و بەڵا و موسیبەت پارێزرامان کەی یا ربی خوای پەروەردگار بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵمان خۆش و ئاسوودە و کامەران کەی بەختەوەر و عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين.